دوای مانگێک لە داخستنی دوکانەکەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە جارێکی دیکە دەڕابەی دوکانەکەی هەڵدایەوە و دەستی بە کار و کاسبی خۆی کردەوە. ئومێد دەکات کۆرۆنا وانەیەکی بە خۆداچوونەوەی فێری هەموو لایە کردبێت و بە شێوازێکی تەندروستتر لە جاران دەست بە ژیان بکرێتەوە. والله بەڕاستی طبعا مانگێکی ناخۆش بوو بۆ نەک بۆ ئێمە بۆ جیهان بەڕاستی ئینشاڵڵا بە هیوای بازارکردنەوە و ئاساییکردنەوەی ژیانی هەموو خەڵک هەموو جیهان. وڵی طبعا دوای مانگێک گەڕانەوە ئاسایی نییە بە سەر وەردەورە ئینشاڵڵا بەرە و ئاسایی بوونەوە ڕاپێش بەخوا. ئێرە بەردەرکی سەرای سلێمانیە. جارێکی دیکە جمەجۆڵی هاوڵاتیان و کاسبگاران سەری هەڵدایەوە. دوا بە دوای بڕیارەکەی قایمقامێتی سلێمانی بۆ کردنەوەی بازاڕەکان هاوڵاتیان گەڕانەوە سەرکار و پیشەکانیان دڵخۆشن بە دووبارە ئاسایی بوونەوەی پرۆسەی ژیان. لژنەکانی قایمقامێتیش چاودێری شوێنکارەکان دەکات. پێویستە لە کاتژمێر 6 بەیانیەوە تاوەکو 5 ئێوارە کراوە بن و ڕێنماییە تەندروستیەکانی جێبەجێ بکرێن. ئێمە ڕاستە بێزار بووینە ماڵەوە زۆرش بێتاقەت بووین زۆرش تامەزرۆی بازار بووین. ئێمە زمرۆ زۆر پێمان خۆش هاتوونەتە بازارەوە و لەبەرەوەی پیشەکەی خۆمان خۆشەوە و بەڕاستی تەعسیری تێکردین ئەم ماوەیەکی زۆر هەم لە ڕووی کرێ و هەم لە ڕێی کرێی دوکان هەم لە ڕێی کرێی شاگردەوە هەم لە ڕێی کاسبی بەڕاستی ئەم تەعسیر بە هەمومان کردو ئەم بازاڕیە. هەزارها لەو دەوڵەمەند و لەو سەرمایەدار و لەو کەسانی کە تەکنۆلۆژیای پێشکەوتویان نەبوو تەماشات کرد هەمووی خوای تەبارەک و تەعالا نیشانەیەکی پیشان کە کەسێک ئەگە قودرەتی خوا نەبێ حتا بە ئەمریکا و بەم هەموو وڵاتە پێشکەوت کە ئەتۆمیانەیە کە ئەسلحەی ئەنواوەرچە سەرمان سەر ئەستێرەکان بام بە هەموو قودرەتی ئەمریکا و ئەم وڵاتە نیانتوان میکرۆبێکی بەسیط تێگی کە لە بینی بەرن ئەمە چێ لە خوا نیشان قودرەتی خوا لە هەمووی زیاترە. پزیشکان ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن لە کاتی هاتنە دەرەوەیان بۆ بازار ماسک و دەستکێش بەکاربهێن و بەرکەوتیان لەگەڵ چواردەوریان نەبێت دوور بکەونەوە لە قەرەباڵخی زۆر چونکە کۆرۆنا نەمردووە و هێشتا لە کەمیندایە بۆ هێرشکردن. کارهێنانی دەستکێش و ماسک هەروە لە قەرەباڵغی دوورکەونەوە هەروەها دەست نەدەن لە شتەکان کردن ناو بازار و ئەگەر دەستیانە لە هەر شتێک دەست نەبن بۆ چاو و دەم و لووتیان خێرا دەستیان شۆن واروە یەک کەس لە ئەندامی خێزان بێتە ناو بازار. من شتێکی ترم ئیزافەکرۆک و لایانی تەندروستی ئەڵم مناڵیش مەهێنن ئەو کەسانی کە بەتەمەن بانەیەن ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بانەیەن زۆر ئیشی زەرورت نەبوو مێنە ناو بازار. هێشتا مۆڵەکان و چایەخانە و چێشتخانەکان و چەند شوێنێکی دیکە ماوە بکرێنەوە. پێدەچێت قۆناخی دوای ئەوە بن. مزگەوتەکان و فەرمانگە حکومیەکانیش قسەی لەبارەوە دەکرێت و هەنگاو بۆکردنەوەیان نراوە. سلێمانی نزیک دەبێتەوە لەوەی پرۆسەی ژیان تێیدا بە تەواوی ئاسایی بێتەوە. ڕامیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.